بێسانسووری سەربەناحی یاربەت بنکەی تەندروستی شەید عەلی کەشکۆڵ لەلایەن خێرخوازێکەوە کرایەوە. گوندی بێسانسووری گەورە سەربەناحی یاربەتەوە کەوێتە باشووری ڕۆژهەڵاتی ناحیەکەوە و لە ئێستایا دانیشتوانی ئەو گوندە زیاتر لە 1200 کەسەر بوون، 160 ماڵ تێکهاتووە. نەخۆشیانەوە هاوڵاتیانی ئەو گوندەی وایان خواست زیاتر پەرە بە ناوچەکەیان بدرێت و سەرجەم پێداویستەکانی نەخۆشخانەکەشیان بۆ دابین بکرێت. بەڵێ ئەمڕۆ بەسپاسەوە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی بێسانسووری بچووک و بێسانسووری گەورە و ئەنجومەنی هەردوو بێسانسوور لەگەڵ خێرخواز کاک و تۆرتەها و لەگەڵ خێزانی شەریدی سەرکردە شێ عەلی کەشکۆڵ بنکەیەکی تەندروستیمان کردەوە لە بێسانسووری بچووک. دیارە ئەم ناوچەیە پێویستی پێی بوو نزیکەی 120 ماڵەوە، بێسانسووری گەورەش نزیکەی 110 ماڵە. ئێستا ئێمە لە هەردوو بێسانسوور بنکەی تەندروستیمان هەیە و لەم بنکە تازەیە کارمەندی تەندروستیمان دابین کردەوە. بۆ خۆتان بینیتان بەسپاسەوە بۆ کاک تۆرتەها کە ئەم بنکەی دروست کردووە و دووبارە بەسپاسەوە بۆ هەموو هاوڵاتیانی بێسانسووری بچووک و بێسانسووری گەورەش کە ئەمڕۆ لە خزمەتیاندان. وەڵام من لەگەڵ ڕێزمە زۆر سەرمایه‌داربییان لە شتی باش کردوێتەوە، بەڵام هیوادارم زیاتری بکرێت، چونکە بەڕاستی دایکی نیشتیمان توێنی کاری پیرۆزی هەموو جۆرە ئینسانێکی خێرخوایە، هەموو ئینسانی هونەرمەند دڵسۆزن، سەرمایه‌دار دڵسۆزن، زۆر کەسی دڵسۆزن، بەڵام هیوادارم زیاتر بکرێت، چونکە نیشتیمانێکی وێرانە بە هەمومان زیندووە کرێتەوە. دیارە بنکەی تەندروستی دروست کرێ و هەر لێرەش و جارێکی تری زۆر دەستخۆشی لە بەڕێز کاک دکتۆرتەها ڕەسوڵەکەینکەوە لەسەر ئەرکی خۆی هەڵسە ئەم بنکە تەندروستی بۆ کردینەوە. خوای گەورە نمونەی خێرخوازەکان و نمونەی دکتۆرتەهاکان لەم وڵاتەی